خراپترین حملەی هەڵبژاردن بەڕێوە چووە. ئەو هەموو پارە ئەیدەنە ئەم هەموو لافیتە وشتا ئەگە بیدەنە فەقیر. مەتی هەڵبژاردن لە لای من ڕاستەوخۆ کاریگەری نییە، چکە من ئیش لەسەرەوە کەم کە با بڵێن کاری حیزبەکان پرۆژەی ئیشکردنی حیزبەکان لە ماوەی 4 ساڵی ئایندەیە ئەیانەوێت چی بکەن، مەبەستیانە چۆن خزمەت بکەن. بۆیە بەڕاستی هەڵمەتی هەڵبژاردن ئەگەر بڵم کاریگەری لەسەر من هەیە ناڕاستەوخۆ ڕەنگە کاریگەری هەبێ بەوەی کە جۆرێک لە من دەنگدەری خۆڵەمێشیم لە نێوانی کاندیدەکانە ڕەنگە حیزبەکە بۆ خۆم یەکلام کردوێتەوە دەنگ بە چ حیزبەکەیم بە حکمی ئەوەی حیزب کاریگەری هەیە لە پرۆسەی هەڵبژاردنە لە سیستەمی سیاسی کوردستانە. دەتوانم بڵێم خراپترین حملەی هەڵبژاردن بەڕێوە چووە. لە هیچ هەڵبژاردنێک ئەوەندەی ئەم هەڵبژاردنە ترس و تۆقاندن و هەڕەشە و گوڕەشە بەکار نەهێنراوە لەلایەن هەردوو پارتی دەسەڵاتدارەوە. ئەمە وای لە من و وای لە سەدانی وەکو من هەزارانی وەکو من کردووە کە زیاتر نیگەران بێ زیاتر تۆڕە بێت لەم دەسەڵاتە. کاریگەرێکی ئەوتۆی نەبووە، بەس تۆزێ بۆ سیاقەت ناخۆش بوو، یا بە شەو بووە یا بە بەیانی بێخەرە باڵە بووە یا ڕست بە زۆری شەو من ئیژەکەم کاریگەریەکی ئەو تۆی هەبوو کە مثلەن ئەم ڕسمانە ئاوا چەندراون بە دوای یەکە جاری وا بوو ئەو کوڕی برادەرم تەکسی پێ نەفەرێکی بردبوو وتی ڕسمێکم بینی چوارەکەم بۆ داگرستان و تۆ شکۆر نەفەرێکی ترم دەستکەوت. ئەجا ئەمەی کە کردیان ئەمان ینی شتێکی بێمانە و بێمەعنا بوو، ینی ئەم پارە و کە کرا بەم ڕسمانە و بەم عەلەمانە و بەم هەڵواسراوانە بیان کردایە بە 50 خان و بۆ فەقیر و هەژارە زۆر ئیسفادەیانە کرد، خەڵکێکی زۆریش دوانەکەوت، بەس مالە سەبێسە بۆی ما. ئەو هەموو پارە ئەیدەنە ئەم هەموو لافیتە وشتا ئەگە بیدەنە فەقیر قەنەعەتکە فەقیر خۆی دەنگیان پێ ئەدا پێویست بە ئەم هەم بانگەشە ناکە پێویستەوە ناکە بە من بێ بڵێ دەنگم بۆ بدە کێ مستەحەق بێ هاوکاری ئەو کەسە بکەن خەڵخۆی سێ دەنگی بۆیاندا خەڵخۆی ئەچیا ئەچێتە سەد سوودق دەنگدار خۆیان دەنگیان پێ ئەدا بەس بەڕاستی ئەگەشت بکەن بۆ خەڵک بۆ فەقیر مستەحەقە چکە بۆ فەقیر مستەحەقە وەکو زەعیفەیە وەک من ئیسە من هیچ شتێشک نابم هیچ قەرێشک نابن نەبوونشم زۆر فەقیرشم کەس لێم ناپرسێتەوە هەموو کاتێکیش دەنگیانم پێداوە بە حیزبەکان بەس بە داخۆیتیان بۆم نەکردوە تا ئیسا بۆ ئیلا کەسێک خزمێکی بێ واستەی بۆ کرێ بۆ من هیچ نە دەنگم ئەگا نە کەس ئەبینم نە هیچ شتێکم بۆ ئەکرێ.